نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەوی سەکانم، ئێمە فەرزمان هەیە لە شەریعەتی ئیسلامە و شتێکێکمان هەیە پێی ئەوترێت نەوافل، واتە زیاد لە فەرز، یا پێی ئەوترێت تەطەووع. ئەو تەطەووعانە تەواوکەری فەرزەکانن کە موکورتی فەرزەکان پڕ ئەکەنەوە و دینیش ئەپارێزن لە کەموکورتی. خۆشەویستترین شت لە لای خوای پەروەردگار کە خوا پێی خۆشە عەبدەکانی جێبەجێ بکەن ئەوەیە فەرزەکان، ئەوەی کە خوای تەعالا فەرزی کردووە لەسەریان ئەوان جێبەجێ بکەن، و ئەوەشی کە خوای تەعالا حەرامی کردووە لەسەریان ئەوان خۆیانی لێ بە دوور بگرن. ئەوانەی کە فەرزن لە شەریعەتی ئیسلامە معلومە تقریبا هەموو مسلمانان ئەیزانن، بریتین لە پێنج فەرزەی نوێژەکان، ئەو زەکاتەی کە خوای تەعالا فەرزی کردووە ساڵانە لە ماڵی مسلمانان بدرێ، و ڕۆژووی مانگی ڕەمەزان و حەجی ماڵی خوا ئەگەر کەسێک خوای تەعالا بۆی ئاسان بکە. جگە لەوە شتانێکی تریش هەیە طبعاً کە فەرزە و خوای تەعالا ئەمری پێ کردووە یا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری پێ کردووە. وەکو بۆ نمونە کار بەدەست ئەبێ دادوەر بێ لە نێوانی ژێردەسەکانیا، ئەوانەی کە هەن لە ژێردەسیا خوای تەعالا ئەمری بە عەدل کردووە. هەر کەسێک کە دەسڵاتی هەیە و توانای هەیە بەسەر خەڵکانی ترا بێ عادل بێ، هەر لە سەرۆک و پادشای وڵاتەوە حتا ئەگاتە تۆ کە سەرۆکی خێزانەکەی خۆتی. هەروەها ئافرەت خوای تەعالا ئەمری پێ کردووە کە حەقی مێردەکەی جێبەجێ بکە و مناڵەکانی بە جوانی پەروەردە بکە و بیان پارێزێ. چاکەکردن لەگەڵ دراوسێیە، بەجێهێنانی پەیوەندی خزمایەتی، چاکەکردن لەگەڵ دایک و باوکە، لەگەڵ فەقیر و هەژارانە، لەگەڵ بێباوکانە، ئەمانە هەمووی فەرائیزن. جگە لەمە بڕێشتی تریش هەیە کە محەڕەماتە، بۆ نمونە ئەو کەبائیرانەی کە لە قورئان و سنەتە بەیان کراوە کە کەبائیرن، وەکو هاوبەش بڕیاردان بۆ خوای پەروەردگار، قەتڵی نەفسێک کە بەبێ تاوان تۆ بیکوژی، و زیناکردن و شایەتیدانی درۆ، حتا کۆتایی ئەو کەبائیرانەی کە لە قورئان و لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی لێکراوە. ئەمانە دوورگرتن لێیان لە فەرزەکانە. ئەبێ بزانین کە حتا فەرز وەستا بێ سنەت بەتاڵە، حتا فەرز وەستا بێ سنەت بەتاڵە. یعنی مەقسەد لەم وتەیە چییە کە پێشینانی کورد فەرموویانە تۆ نابێ فەرز ڕاوەستا بێ و سنەت ڕاوەستا بێ پەلاماری سنەتەکە بدەی و فەرزەکە ئیهمالکەی. بۆ نمونە نوێژی فەرز ڕاوەستاوە، کاتی هاتووە ئەبێ بیکەی، تۆ ئەڕۆی سنەتەکەیت و فەرزەکە ئیهمالەکەی. ئەمە لە نوێژە لە هەموو شتەکانی تریش بە هەمان شێوەیە. إمامي أبو بكر أفرمي لا يقبل الله نافلة حتى تؤدى فريضة. خوای تعالى
سنەت وەرناگرێ حتا فەرزەکە جێبەجێ نەکرێ. ئەگەر فەرزێک هەبێ لەو کاتە و پێویست بێ جێبەجێ بکرێ ئیتر سنەت دەوری نامێنێ. لە حەدیثا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر قامەت کرا بۆ نوێژ ئیتر تەواو فلا صلاة إلا المفروضة. ئەگەر قامەت کرا بۆ نوێژی فەرز، طبعا قامەت بۆ نوێژی فەرز ئەکرێ، ئەلەو کاتە کە قامەت ئەکرێ بۆ نوێژی فەرز تۆ نابێ سنەت دامەزرێنی، ناکرێت، ئەبێ هەڵسی بە ئەنجامدانی فەرزەکە. ئیمامی عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ ئەفضل الأعمال أداء ما افترض الله. ئەفەرمێ باشترین کردار ئەوەیە کە تۆ فەرزەکانی خوا بەجێبێنی. والورع عما حرم الله، خۆپاراستنیش لەوەی کە خوای تەعالا حرامی کردووە، ئەمە باشترین کارە. یعنی بۆ ئەوەی دین ئاسان بێ لە لای خەڵک شتەکان بە کۆکراوەی باسەکرێ لەلایەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان لەلایەنی ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. باشترین کردار ئەوەیە فەرزەکان بەجێبێنی و خۆت بپارێزی لە حرامەکان. ئیتر ئەمە دینە، ئەمە هەموو دینە. بەڵام چەندێک ئینسان هەوڵ بدە، چەندێک کۆشش بکە، سبحان الله هەر کەم و کورتی دروست ئەبێ لەو فەرزانەی کە جێبەجێ ئەەکەی. لە بیرچوونەوە ڕوئەدا، لە کاتی گەنجێتیە زۆر جار ئینسان ئاگای لە خۆی نییە هەندێک کەم و کورتی ڕوئەدا. بۆ نمونە لە نوێژە احتیمال هەیە خوشوع جاری وا هەیە ئامادە نەبێ، زۆر جار نوێژەکەی هەر لە ئەوڵ نوێژەکەەوە جاری وا هەیە تا ئاخری نوێژەکە تۆ مێشکرد لای خۆت نییە، فکرت لای خۆت نییە کە خوشوعیش مەبەستێکی سەرەکیە لە نوێژ. یا هەندێک جار لەوانەیە شەیطان بتخەڵەتێنێ ڕیایەک کتوپڕی پەیا ئەبێ و ئەڕواو ناشمێنێ، ئەو ڕیایە کتوپڕیە نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە، بەڵام تەسیری هەیە لە نوێژەکەت و کەم و کورتیە خاتە ناو نوێژەکەتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە فەرمێ جاری وایە کابرا نوێژەکە لە نوێژەکەی خوای تەعالا ئەوەی بۆی ئەنووسێ لەو نوێژە جاری وایە نیوەیەتی، یعنی نیوەی کابرا کەم و کورتی هەبووە، یا جاری وایە سێکوتی، یعنی یەک لەسەر سێ نوێژەکەی بۆ ئەنووسێ، یا جاری وایە چوارکوتی، یا جاری وایە پێنجکوتی. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یا شەشکوتی یان دەکوتی، یعنی کابرا نوێژەکە لە دە بەشی نوێژەکە یەک بەشی خوای تەعالا بۆی ئەنووسێ. حاڵەتی وا ڕوئەدا، بۆیە کەم و کورتی هەیە لە نوێژەکانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی ترە کە هەر صحیحە ئەفەرمێ یەکەم شتێک کە ئینسان محاسبەی لەسەر ئەکرێ لە ڕۆژی قیامەتە لە کردەوەکانی نوێژەکانە. یەکەم شت خوای تەعالا محاسبەی نوێژەکان تەکە. ئەگەر لە نوێژەکانتە کامل بی، یعنی نوێژەکانت کامل بێ، ئەوە ئیتر ڕاتە سەر شتەکانی تر. بەڵام ئەگەر نوێژەکانت کەم و کورتی تیا بێ، خوای تەعالا ئەفەرمێ تەماشا بکەم بزانم عەبدەکانم یا عەبدەکەم سنەتی کردووە، لە سنەتەکانی فەرزەکانی بۆ کامل ئەکەن. ئەمەیەکێک لە فایدەکانی سنەت ئەوەیە لەو سنەتانە فەرزەکانی بۆ کامل ئەکەن، ئیتر نوێژ بێ، زەکات بێ، ڕۆژوو بێ، حەج بێ، ئەو فەرزانەی بۆ پڕەکەنەوە حتا تەواو کامل ئەبێ، يعني حتى ئەو فەرزە بە تەواوەتی کامل ئەبێ. ئەگەریش خوا پەناماندا نوقسانیەکان هەر پڕ نەبوویەوە ئەو کاتە محاسبەکە لەسەر باقیەکەی ئەکرێ. طبعا ئەمە لە وەکو وتمان لە نوێژ و دەستی پێکە هەتاکو عیبادەتەکانی تریش. کەوابوو یەکەم فائیدەی سنەتەکان ئەوەیە کە فەرزەکانی پێپڕ ئەبێتەوە و ئەو عیبادەتانەی پێ ئەپارێزرێ. وازهێنان لە سنەت خۆشەویستەکانم زانایانمان فەرموویانە کەم و کورتیە لە دینە بەڕاستی. ئەگەر تو بە کاملی واز بێنی لە سنەتەکان ئەوە نوقسانیە لە دینەکەتە. ئیمامی ئیبن حەجەر ئەفەرمێ کانە صدر الصحابة ومن تبعهم يواظبون على السنن مواظبتهم على الفرائض لا يفرقون بينهما في اغتناب ثوابهما. ئەفەرمێ لە ناوی پێشینانە، لە ناوی سەلەفە سەحابە و ئەوانەی لە پاش ئەوان چەندێک گرنگیان بە فەرزەکانەدا، ئەوەندەش گرنگیان بە سونەتەکانەدا.
هەوڵیان ئەدا هەمووی بەدەست بێنن بۆی پاداشتەکەی هەمویان دەستکەوێ نیانەوت ئەمە سونەتە و گوێی مەدەرێ هەنێک کەسەیە بەڕاستی ئێهمالێکی زۆر لە سونەتەکە جاری وایە هەر سونەت جێبەجێ ناکە ئەوەش کەم و کورتیە بەڕاستی پێشینانمان فەرمویانە ئەلئیستیمرار على تەرکی السنن خذلان بەردەوامبوون لەسەر تەرکردن و وازێنان لە سونەتەکان بەڕاستی سەرشۆڕیە هەروەها فەرمویانە تەرکوها يدل على قلة الدين وازێنان لە سونەتەکان بەڵگەیە لەسەر ئەوەی کە دینی ئەو کەسە کامل نییە و نقصانە ابن تيمية فرمي من أصر على ترك السنن الرواتب دل ذلك على قلة دينه وردت شهادته فرميتي أو كساني كهر وكاملي واز للسنة كان دينا أو بلغيه كأبكس دينكي كمكورتتها وشايتيشي ورناجيري يعني جاران لمحكمة شايتي أو كساني كفرزيان جيبجي نكردوا يان كمكورتي يعني لفرزكانا يان دس أون بو حرام كبائر كان أو هر ورنجيراوا نك أوش ئەگەر کەسێ فەرزەکانیشی جێبەجێ بکردایە و دووریشی بگردایە لە حرامە کەبائیرەکان بەڵام کەم و کورتی هەبوایە لە بەجێهێنانی سونەتەکانە و خەڵک شایەتی بدایە کە ئەم کەسە سونەت ناکات یان ئیهمالی هەیە لە سونەتەکانە شایەتی وەرنەگیرێ یعنی بڕایەتە مەحکەمەش نیان قبولیان ناکرد ئەو شایەت بێ وەک ئەمڕۆ نەبوو حاکم بەس ئەوە مهمە زەرامێ بدونێ شواربی هەیە و تەواو یا ئافرەتە ببینێ مەسەلەن جسم و بەدەنێکی هەیە و تەواو ئیتر ئەو بیر لەوە ناکاتەوە ئەمە چییە و چی نییە یەکسەر بە شایەت قبوڵێکا ئەمە لە زمانی پێشینانە شتیوان نەبووە حاکم لەو کاتانە شایەتی هەموو کەسی قبوڵ نەکردووە زانایانمان فەرموویانە النوافل سیاج لحفظ الفرائض وتویانە سنەتەکان وەکو سیاجێک وایە وەکو پەرژینێک وایە بۆ پاراستنی فەرزەکان کەسێک ئەگەر گرنگی بە سنەتدا بە تەئکید گرنگی بە فەرزەدا ئەو کەسەی کە خەمی خوارد کاتێ سنەتێکی فەوتیا ئیتر چۆن خەم ناخوا کاتێک فەرزی بفەوتێ لەبەر ئەوە وتویانە سنەتەکان سیاجە عینەنۆ کابرایەک وایە مەزرعەیەکی هەبێ خانوویەکی هەبێ بە چواردەوریا بۆ ئەوەی زەرەر بە خانەکە نەگا یا خەڵکێک یا کەسانێک یا ئەلموهیم هەر شتێک نێتە نزیکی خانووەکەەوە سیاجێک ئەکا بە چواردەوری خانووەکەیە ئیتر ئەو کاتە خانووەکە لە ئەمانترایە بە هەمان شێوە فەرزەکانیش بەو شێوە سونەتەکانیش بەو شێوەیە سیاجە بۆ پاراستنی فەرزەکان لە فائیدەکانی سنت یان بەجێهێنانی سونەتەکان ئەوەیە کە پاداشتێکی گەورەت دەسەکەوێ کاتێ بەجێ ئەهێنی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی نوێژی سنت ئەفەرمێ ڕەکعەتە الفەجر خەیر من الدنيا وما فيها دوو ڕکاتی سنەتەکەی پێشی نوێژی بەیانی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە هەموو ئەو دنیایە گشتی و ئەوەی هایتیایە خێرترە لە هەموو دنیا و هەموو ئەوەی لە ناویایەتی ئەو دوو ڕکاتە لە هەمووی چاکترە و خێرترە ئەوەندە پاداشتەیە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت لە سەفەریشە نوێژی سنەتی بەیانیانی تەرک نەکردووە لە سەفەریشە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەفەرە نوێژی سنەتەکانی نەئەکرد فەرزەکانیشی کورت ئەکردەوە بەڵام نوێژی سنەتی بەیانیانی هەر ئەکرد بۆ نمونە دەربارەی ڕۆژوو لا حديث هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی فەزڵی عاشورامان بۆکە فەزڵی محەڕەممان بۆکە کە چەندێک گەورەیە هەنێک ڕۆژوو هەیە یەک ڕۆژە بەڵام ئەجرەکەی ئەوەنە گەورەیە ئەبێتە هۆی سڕینەوەی تاوانی ساڵێکی پێش و ساڵێکی دوای ئەوە هەنێکی بێتە هۆی ئەوەی کەوا ساڵێک لە گوناحەکانی پێش و ئەسڕێتەوە لە بارەی خێرکردنەوە یعنی جگە لە زەکات خێرکردنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەتا بۆتانەکرێ خێر بکەن هەر کەسێ ئەگەر خێری کرد وەلەو بە قەدەری خورمایەک لە ماڵی حەڵاڵی خۆی بە قەدەری خورمایەک یعنی با بڵێن بە قەدەری 250 ئێستا 250 دیناری تەبعی ئێستا
خێر بکەی جگە لە فەرزەکان لە زەکاتەکە. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەیبینیتەوە عینەن وەکو چۆن بەچکە حوشتر گەورە ئەکرێت لانی خاوەنەکەیەوە، ئەو خێرەی کە تۆ ئەیکەی کە بە قەدەری دەنکە خورمایەکە 250 دیناری طبعا خوای تەعالا بۆتی گەورە ئەکا لە ڕۆژی قیامەتە ئەیبینیتەوە شاخێکە کێوێکە خۆتیش عەجایە بدێ ئەی ناخۆ من کێوێکم نەبەخشیوە پێتە وتری ئەمە ئەو 250 کە کاتی خۆی بەخشیوتە 250 دیناری طبع تۆ ئیدەی بەدەستی فەقیرێکەوە یخەیتە ناو پرۆژەیەک یخەیتە ناو قاسەی مزگەوتێک ئەیخەیتە هەر شوێنێک لە شوێنە خەیریەکان لە ڕۆژی قیامەتە ئەیبینیتەوە کێوێکە خۆشەویستەکانم. لە ئاەتی خوای تەعالا ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة ئەو کەسانەی ماڵەکانیان ئەبەخشن لە پێناوی خوایەوە کە وایە دانوێلەیەک بچێنن خوای تەعالا فەرمی ئەو دانوێلەیە ئەبێتە 7 گوڵەگەنم ئەو 7ەشە هەر دانەیەکی 100 دانوێلەی پێوەیە یعنی یەک ئەبێ بە 700 و زیاتریش. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة وجيقى لوش والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. سنة كان دەرگای لێبوردنی خوایت بۆ ئەکاتەوە یعنی جاری وهەیە ئەو سنەتانەی کە تۆ ئەنجامێدەی دەرگای لێبوردنی خوایت بۆ ئەکاتەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستنوێژی لە بەردەمی مسلمانانە لە بەردەم چاوی مسلمانانە دەستنوێژی گرت شێوازی دەستنوێژگرتن هەر لە ئەوڵەکەیەوە حتا ئاخیرەکەی. دوای ئەوە فەرمووی هەر کەسێ بەم شێوازەی کە من کردم بەم شێوازە دەستنوێژەی کە من کردم کە بریتیە لە ئاو هەڵدانە دەم پاشان ئاو هەڵدانە لووت ئەمجا دەست و دەم چاوشۆردن هەر یەکێ 3 جار 3 جار دەم چاوشۆردن دەست شۆردن حتاوەکو قورناسک و قورناسکیشی لەگەڵا ئەمجا مەسحی سەر ئەمجا دوای ئەوە هەردوو پێ هەر یەکی ئەمانە 3 جار 3 جار جگە لە مەسحی سەر کە 1 جارە هەر کەسی ئەمەی بە جوانی ئەنجام بدا ئەم دەستنوێژە بە جوانی بگرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دوای ئەوە 2 ڕکاتی نوێژی دەستنوێژ بکە لە ناو ئەو 2 ڕکاتە نوێژە مێشکی لای خۆی بێ دڵی لای نوێژەکەی بێ خوای تەعالا ئەیکاتە مایەی غوفران لە هەموو گوناحەکانی ئەوەی کردوێتی لە پێشە یعنی ئەو 2 ڕکاتە نوێژە لەگەڵ ئەو دەستنوێژەی کە پێشا گرتوێتی ئەبێتە مایەی ئەوەی کە خوای تەعالا لە گوناحەکانی پێشووی خۆش بێ. دەستنوێژێک لەگەڵ 2 ڕکاتی سنەتی دەستنوێژە یعنی تەماشاکەن ئەجرەکەت چەند گەورەیە یعنی ئەمە خۆ ئەو 2 ڕکاتە نوێژە کە ئەنجامیدا سنەتە فەرز نییە بەڵام ئەجر و پاداشتەکەی لای خوای تەعالا زۆر زۆر گەورەیە. عومرەکردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆ عومرە زانایانمان ئەفەرمێن 1 جار عومرە فەرزە وەکو چۆن حەج فەرزە. طبعا خلافی شەیە کۆمەڵێک ئەڵێن هەر عومرە سنەتە بەڵام ڕاجح ئەوەیە کە خوای تەعالا ئەفەرمێ حەج و عومرە بەیەک و ئەنجام بدە ظاهیر عومرە 1 جار فەرزە بەڵام عومرەی دوای ئەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ العمرة إلى العمرة كفارة لما بينهما عمرە بۆ عمرە ئەبێتە مای کەفارەتی نێوانیان یعنی نێوانی ئەم عمرەکە بۆ ئەو عمرەکە خوای تەعالا پاک دەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێ چاوی بە بیلال کەوت فەرمووی بیلال بە هیواترین کارێک کە ئەنجامت داوە طبعا جگە لە فەرزەکان چییە؟ من بینین تۆ لە پێشمەوەی دەنگی نەعلەکانتم ئەبیست لە پێشمەوە لە ناو بەهەشتا تۆ چیت کردووە؟ بیلالیش فەرمووی ما عملت عملا أرجى عندي أني لم أتطهر طهورا في ساعة ليل أو نهار إلا صليت بذلك الطهور ما كتب لي أن أصلي. فەرمووی ئەی پێغەمبەری خوا هیچ کارێک لەلام ئەوەندە بە هیوان نییە کە هەر کاتێ دەستنوێژم بگرتایە چەند یەک خوام بۆم بکە نوێژم ئەکرد لە دوای ئەو دەستنوێژە یعنی نوێژی سنەتی دەستنوێژ چەند خوا یارمەتیم بدە ئەوە بە هیواترین کارم بووە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دیارە ئەوەیە کە بۆتە مایە ئەوەی کە بیلالی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیلالی بینیوە لە بەهەشتا
بینوێتی بیلال لە پێشەوەیەتی دەنگی نەعلەکانی بیستووە. جا خۆشەویستەکانم، ئەم سونەتانە ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە. ئەم سونەتانە ئەبنە مای ئەوەی کەوا مەحەبەت و خۆشەویستی خوا بەدەستبێنی. وەکو لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ خوای تعالی فەرمووی، حەدیثەکە قودسیە: وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه. بەردەوام بەندەکانم دوای بەجێهێنانی فەرزەکان سنت ئەنجام ئەدەن، ئەوەندە سنت ئەنجام ئەدەن تا لە دڵما خۆشەویست ئەبن، تا ئەبن بە خۆشەویستی خوا. بەو سنەتانە تۆ ئەوەندە نزیک ئەبیتەوە لە خوای تەعالی ئەبی بە خۆشەویستی خوا. ئەمەش نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە. پاشان ئەفەرمێ هەتا وایان پێتێ لای خوای تەعالی، ئیتر خوای تەعالی هەموو ئەندامەکانیان ئەپارێزێ. ئەفەرمێ ئەبن بەو چاوەی کە پێ ئەبینێ، ئەبن بەو گوێیەی کە پێ ئەبیسێ، ئەبن بەو دەسانەی کە ئیشی پێەکە، ئەبن بەو پیانەی کە پێی ڕێەکە. یعنی ئەو کاتە ئیتر تۆ ئەبی بە کەسێکی ڕەبانی، بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوە فەرزەکانت بەجێهێنە وە سونەتەکانی جێبەجێ بکەی. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، ئێمە ناوێت درێغی بکەین لە سنەتەکانە، لە بەجێهێنانی سنەتەکانە. ئەم هەموو ئەجر و پاداشت و فەزڵە گەورەیە لە دەست بدەین. داواکارم خوای تەعالی بخاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی دامەزراومان بکەی، یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی خوای بخاتر ناوەجوانەکانی خۆت ڕۆژ و تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانت لێ قبول کردی بێتین. یا ڕەبی خوای بخاتر ناوەجوانەکانی خۆت بخاتر ئیسمی عەظەمی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ڕەبی خوای ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی. یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، وڵاتمان پارێزراو بکەی یا ڕەبی لە هەموو خراپە و خراپەکاریەک، لە دەستی هەموو زاڵم و ستەمکارێک یا ڕەب العالەمین. ئامین ئامین. مسلمانە بەڕێزەکان، هەر لەو سونەتانەی کە زۆر لای خوا خۆشەویستە، حەدیثێکە کە ئەبوو ئەیوبی ئەنساری بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی: من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر. هەر کەسێ مانگی ڕەمەزان ڕۆژوو بگرێ، پاشان 6 ڕۆژ لە مانگی شەوال کە ئێستا ئێمە دووەم ڕۆژی شەوال، یعنی لەناو دووەم ڕۆژی شەوالە، یعنی دووەم ڕۆژی جەژن واتە دووەم ڕۆژی شەوالە، مانگی شەوال، هەر کەسێک 6 ڕۆژیش لەم مانگە بگرێ هەتا کۆتایی، پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم كان كصيام الدهر، وەک ئەوە وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو ببێ، یعنی لەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان. چونکە لای خوای تەعالی خێر یەکبەدەیە، لای کەمەکەی. تۆ 30 ڕۆژ مانگی ڕەمەزانت گرتووە، 6 مانگی شەوالی لەگەڵا بخەی ئەکا 36. ئەم 36 لە یەکدانی دەبکە ئەکا 360. و مانگی عەرەبیش، یعنی ئەو مانگەی کە ڕەمەزانی پێگرین ئێمە 355، یعنی وەک ئەوە وایە تۆ 360 ڕۆژ ڕۆژوت گرتبێ. ئەمەش خێرێکی زۆر زۆر گەورەیە، ئەمە لای کەمەکەی ئەجرەکەی ئەوەندەیە. زانایان من فەرموویانە ئەگەر خوا یارمەتی ئینسان بدا بتوانێ هەر ڕۆژی جەژن حرامە ڕۆژی تا بگری، یعنی یەکەم ڕۆژی جەژن، بەڵام دووەم ڕۆژی جەژن کە ئەمڕۆی ئەکرد جمعە بە دواوە، ئەگەر بەدەم یەکۆ بیگری، یعنی جمعە و شەممە و ئیتر هەتاکو با بڵێن ئەخیر 6 ڕۆژەکە بە یەکۆ باشترە. ئەگەر واش نەبێ لە مانگەکە مهم ئەوەیە تۆ 6 ڕۆژ ڕۆژوو بگری کە دەست پێکا لە دوای ڕۆژی جەژن. یەکەم ڕۆژ ڕۆژی جەژنە، پاشان ڕۆژەکانی تر ڕۆژی جەژن نییە. ئێمە خۆمان ناومان ناوە جەژن، ئەمڕۆ ئیتر جەژن نییە، ئیتر تو ئەتوانی ڕۆژووی تیا بگری، بەڵام جمعە بە تەنیا گردنی قەدەغەی لێکراوە. ئەگەر ئینسان بۆی جمعەی گرت بێ ئەبێ شەمەش لەگەڵیا بگرێ، ڕۆژێ پێشوو یان ڕۆژێ پاش. جمعە و شەمە و یەکشەمە و دووشەمە و هەتا کۆتایی 6 ڕۆژەکە ئەگەر بۆت کرا بەردەوام بی لەسەری، معنای ئەوە ئەگەینێ کە تۆ دڵت لەسەر ڕەمەزان زۆر گەرم بووە، ئەوە لەخوا بەزیابێ 6 ڕۆژ یان شەوال تیش لەگەڵا گرت. بەڵام ئەگەر بۆ تیش نەکرا، حەزت کرد ئیسراحەتیە بکەی، ئەوە ئەتوانی لەم مانگە 6 ڕۆژ ڕۆژوو بگری
ئینشاء الله ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە لای خوای پەروەردگار